لا زماني پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە ئەبوو لەهەب ئەو هەموو دوژمنایەتی کرد لەو کاتێک کە مرد خەونێکیان پێوە بینی گوتیان ئەبوو لەهەب ئێستا شوێنت چۆنە لە ناو دۆزەخ گوتی شوێنم زۆر ناخۆشە بەڵام یەک ڕۆژ شوێنم خۆشە بیتن گوتیان کامە ڕۆژە گوتی ئەو ڕۆژەی کەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەدایک بوو ئەمن خزمەتکارێکم هەبوو ئازادم کرد خوای رب العالمین ئەو ڕۆژە لەبەر خاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە مزجێنی ئەو ئافرەتەم ئازاد کرد خوای گەورە ئەو ڕۆژە عەزاب لەسەر سووکەکە ئەو زانایەکی زۆر گەورەی مسلمانە قسەشی زۆر جوانەکە ئەفەرمێ سبحان الله خدایەک بیتن ڕوحم بە کافرێک بکاتن کا خود دڵخۆشی خۆی دەربڕیا بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەی باشە ئەو ئومەتە نازدارە کە دڵخۆشی خۆی دەرەبڕیتن مسلمانیشن شوێنکەوتەی پێغەمبەری خواشن عليه الصلاة والسلام دەبی خوای گەورە چەندە لە گەریان بە ڕوحم بیتن بەداک و بابمانەوە بە قوربانت بین یا رسول الله صلى الله عليه وسلم